لە 8/9/2024 هاتم لێرە عملیاتی مەعیدە بڕینم کرد. سوپاس بۆ خوا سەرکەوتوو بوو، خوا لێیان ڕازی بێ. تیمی دکتۆر دلێر تیمێکی زۆر ڕازگە و بێرن. سوپاس بۆ خوای گەورە عملیاتەکەم سەرکەوتوو بوو. لە مانگی 9/2025 هەستم بە ئازارێک کرد لەسەر سنگ و مەعیدەم. هاتمەوە بۆ لای وتی بەردی زراوە هەیە. سوپاس بۆ خوا دوێنێ عملیاتەکەی بۆ کردم سەرکەوتوو بوو. زۆر باشم ئەلحەمدولیللا، خوا لێیان ڕازی بێ. هەسقانێکی پاک و تەمیز و ڕێکوپێکن کارمەندەکانی دڵسۆزن بە هەموو جۆرێ بەدەمانەوەین. سوپاس بۆ خوا عیبیان نیە لە خوا بەزیێ. سوپاس بۆ خوا لە ڕووی نرخی شۆ گونجاوە، یارمەتی فەقیرە، یارمەتی هەموو کەسێکیان. وەڵڵا سوپاس بۆ خوای گەورە. وەڵڵی هەر خۆی لە فەیسبووک کوشت بڵاوی کرد بۆی تر هاتین بۆ لای 113 کیلۆ بووم، هاتم مەعیدە بڕینم کرد. ئێستا سوپاس بۆ خوا 75 کیلۆ کێشم دابەزیۆ لێ ڕازیم ئەلحەمدولیللا. خوا سەرکەوتویان کە ئیشەڵڵا. وەڵڵا سڵاو ڕێزم وێ، خوا بیپارێزێ، خوای گەورە سەلامەت و سەرکەوتوی ئەم دنیا ئەو دنیای کە ئیشەڵڵا. وەڵڵا خوای گەورە سەرکەوتویان کە، خوا نمونەیان زیاد کە ئیشەڵڵا. خوای گەورە هیدایەتیان بدا بۆ خێری زیاتر و کاری باشتر ئیشەڵڵا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.